اتفاقێکی لە نێوان حکوومەتی کاربەڕێکەری عراق لەگەڵ حکوومەتی دوو جار کاربەڕێکەری هەرێمی کوردستان ئەو اتفاقی کە هەیە باز لە 120 ملیارەکە و لەگەڵ ڕادستکردنی نەوتکەوە تا ئێستا ماوە، بەڵام کێشەیەک هەیە، کێشەی نەبوونی یاسای بوجێ. لە حاڵەتێکا کە ئەگەر یاسای بوجە نەبێ قانونی داری مالی معالجێ ئەوەی کردووە کە نەفەقاتی ساڵی پێشوو بە 1/12 سەرفەکرێ، بۆیە موچە یەکێکە بێ لەو بابەتانێکەوە سەرفەکرێ و خەرجی حکوومەتە، بەڵام پابەندە بە پەیوەندی هەیە بە ڕادستکردنی و لەگەڵ ڕادستکردنی ئەو 120 ملیارە. لە ئێستادا زەحمەتە حکوومەتی عراق داوای 200 ملیار بکات، چونکە هیچ تەخمیناتێک و هیچ با بڵێن داتا و بەیاناتێکی وان نییە لە بەردەستدا تا بزانێ ئەو داهاتە زیادی کردووە یانە، مەگەر قیاسی لەسەر ئەوەی خۆی کردبێ کە داهاتی ناوخۆی عراق یا داهاتە غەیر نەوتیەکان مەبلەغێکی باش زیادی کردووە کە دوێنێ کۆبنەوەی پەرلەمان و ئەمڕۆ بەردەوامی هەیە لەگەڵ دەستەی دەروازە سنووریەکان، لەگەڵ دەستەی گومرگ و لەگەڵ زەریبە، کە هەر دەستەی دەواازە سنووریەکان ساڵی پار لە 2024 تا 2025 نزیکەی 500 ملیار زیادی کردووە، زەرائب تقریبا 4 ئەوەندە تا 5 ئەوەندە زیادی کردووە، گەمارک بە هەمان شێوە. بۆیە ئەوان ئەگەر ئەم تەخمینە بکەن، بەڵام تەخمینەکە لەگەڵ ئیتفاقەکە نایەتەوە، بۆیە من قەناعەتم وایە هەر ئیتفاقەکە جێبەجێ ئەکرێ.